ئەم کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لەم کەش و هەوا سارداوی و باراناویەدا بە دوواداچوون دەکەین لەسەر ڕەوش و ژیانی ئاوارەکانی دەڤەری شنگال لە دوای 2014ەوە زیاتر لە 300,000 کەسی دانیشتووی دەڤەری شنگال ئاوارەی هەرێمی کوردستان بوون. ئێمە لە یەکێک لە کەمپەکانی نێوهەرێمی کوردستانی لە سنووری پارێزگای دهۆک لەم کەش و هەوا باراناویەدا هەوڵ دەدەین بزانین ژیانی ئەوان لەم دۆخەدا چۆن بەڕێوە دەچێت، پێداویستیەکانی ئەوان چین، حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراق، UN تاوکو ئێستا چه هاریکاریەکی ئەوانی کردووە. لەگەڵمان بن. ئێستا ئێمە لە کەمپی شاریان لە سنووری پارێزگای دهۆک زیاتر لە 18,000 کەس لەم کەمپە دەژین. زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم کەمپە دانیشتوی ئەم کەمپە خەڵکی دەڤەری شنگالن. لە 2014ەوە لە کۆتاییەکانی مانگی 11ەوە ئاوارە بوونە لێرە نیشتەجێن. ئێمە هەوڵ دەدەین بزانین لەو کەش و هەوا باراناویە بەم شێوەیە ماڵەکانی ئەوان بەم شێوەیە ئەوە چادرەکانیتیان کە گرفتی هەرە گەوریان بەم بارانە بەشێکی زۆر لە ماڵەکان باران دەچێتە نێوماڵیان. حەز دەکەین لەگەڵ یەکێک لەو خێزانانە قسە بکەین. سڵاوتان لێبێ، چاوان باشن؟ ڕەوشی وە چاوەیە؟ خودی ڕەوشێمە گەلەگەێنەی خۆشە کە باران بێ خیڤەت نەدباشن هیچ گاز نوها گاز نینە گازەمە نوها نینە حالی کێشەیەوە تایبەت چنە ینی بە دیقەت بۆمە بەحەز بکەی ئەو خێمە ینی پرۆبلەم نییە کێشە نییە بۆوە ینی مەمی خێمن ما بەدلان باکردوانە بلۆکشمارە ینی کا ملێ درێ ببینم نکارم چنە شنگالێژی نەمنکارش پاپەکەم نکار چنە ئەشنگالی مەدی ئەملێرێ بن. باشە تۆ وەکی دایکی وان زارۆکان ڕەوشێتە ژیانێتە کارێتە لەوێ خێمە چاوە دەبێسە خۆدی ڕەوشەمە ئەلخیڤەتادە ناخۆشە زارۆکەمەل بەربارانی نەکەوە باران بێ سەرمایە مەژید ویا بخیڤەتشمەرە بەدلان بانە هەکان نەمە ببنە جێنمە کە نە جێمە ئامن ببێ نە جنووسایی بێ نە تشتێک بێشمەرە مەدبێوان خیڤەتەشمەرە خۆشن هەتا دنیا ساردە چاوە خۆ گەرم دەکەن ئەو منداڵ خۆدی هەتانێکیشمە تێک گەرم کەکە هەرب هەوا سۆپا جانە ویتێ خنجا کە هەرب ژە پیسە شەوێ غێر 4 ساعتە تا ساعت 12 شەو ویتێ ئەم ویتێ خنجێرە کە هەرە بچە گازێ گازەکەم پێ نەهاتیە ئەم جارناکە لێتەراوێ 20 لێتەر بێن ئەم کردن بەرسۆپان ویتێخن. باش ئەو حەمامی وهەیە بڕاست و ینی کەش و هەوایەکی وسا سارد بزارۆک دکاری خۆ بشوە ینی شتێکی وسا ناوە لە حەمامە و نینن ها ئەڤەی نەما وساکە ئەوژی کردنەکە خیڤەتە ئەم سۆپا گازێل بەردە ویتێخ. باش چ دەخوازی؟ خۆدێ متخوازن وان خیڤەتە نو بگنشمەرە ما هەرم تیدە ماینە مەدوێن مەرە نو بکن و خەدەمات بێن گاز بێ تشت بێ هاریکاریامە بکن. هەگە حکوومەتە دیترێ هاریکاری کرد خۆ بەر مدیرێت کەمپای هاریکاری. باشە ساغڵەمی زارۆکانی بەو سارد کێشە چێ نەبوویە ساغڵەمی وان خراپ نەبووە؟ خۆدێ ساغڵەمی هەتارمەتێم ئەم نانزارنمە ئەو ببن نەساغ ببن ساغڵام الحەمدەلە بەس شتێکی دیش دەستێمانە ناخوازن بەگەڕنە دەبارەشندا ئەوی خۆدێ هەتان هەمازنا ناوێ بەگەرن چلۆ زارۆکاوێ ببێ ینی حزبتی دەینە حزبتی دەینە هەتانێکی نەبیە حزبك و ئامن نەبێ و ماڵێن ما بژوینەکە نەم نکارن. باشە تۆ بۆ پێم بڵێ چما بە ناگەڕنە دەبەرش خۆ ئەم زانی چمان بە ناگەرێنە شنگال هەتا پەپەکەی و حشت شنگال دەینە پێشمەرگێن مەڵ قەحرەمان نەچنم ناچن خۆ شنگال نوها ڤلەژمەڕە ئاواگەربانەم نەچون ینی تا پێشمەرگە بە نەگەڕی هەتا پێشمەرگە نەچن ئەم کەستیژمە نەویرێ چاوێرێ ڤەرێکە ئەم نەویرن چن. باشە بەس حەج دەبێژە پەکەکە دەبێژێ ئاسایش هەیە ئارامی هەیە بێ دەرێ نینە تشتێک نینە ئەم نەویرە هەما ئەسیوە هات نەگرتن کەسیمە ئاغنها خوشک و داگەێنمە هەموو دەستێ وان کافرا دەینە حش دەینە نابژنەیەکی دیتر. گرفتی وە چییە خواردنە نەفتە پارەیە چییە؟ خۆدێ پەرە ناوێ بمەدوێ بەس جێمە خۆشکن ئەم ڤەگەرینە جێخوا دەخوازی بەگەڕێت خۆدێ چما تو ناگەڕێت خۆدێ ئەمان نینە هەکە ئەمان نەبێ
حشت فێ دەرێ پەکەکە هەیە چما خۆ هزار حزبتی هەیە نەهاوە حزبەکە و یعنی ترس لەسەر ژیانیەوە هەیە خۆ ترس هاریوە لە زەحمەتە باشە شەم و حزبەکەنەوە حزبەک باز ڕامەکاری باشە یعنی چ دەمەک بەدەگەڕن دەگەل پێشمەرگە دەخوازن بەگەڕن یان بتەنێت خۆدی مەزوی حمایەکە ما چی وە حمایە دەوەلیە ئەمری ئەمم المتحیدە مجتمع الدولي مجتمع الإسلامي هەمووی مەدوی حمایەکە ئەی پێشمەرگە پێشمەرگا بێ چ بێ بەس دەوەلی پیرەها بێ بنێکی بێ یعنی ئەگەر گرنتێکی نێودەوڵەتی نەبیت خۆدێ زەحمەت چەند ساڵە بێ دەرێ دەژی ما حشكة ما بازدا ملفيرينا هل ليرنا بس من وقت المنطقة عم شونا دوكي تقريبا سي مانجا شهر مانجا وما نفيدري باشە بە ئەسڵ خەڵکی دەڤەرە شنگانە بالي خانة سوري ما خانێ سوورێ بالي نوکە معايا سنوني چمان ناچێ خانە سوورێ نوکە بە ناگەڕی يبخدي يعني ام قارن بتشين بس ما في جارة كذا يعني اموري ما الويدرج نيستعدل به المياه بزحمتها چنێ ئاسایش نییە عشايشي دكتورة علاجي مواد غذائي يعني اما ايش في مثلا عم باشە نوکە مەترسی هەیە لەسەر ئێزیدیان لە دەڤەرە شنگات خذ الهمو درا ما ترسي چما ناخوازن بەگەڕنە دەڤەرێ خۆ یعنی حقا صافي با میشینه دەوەتی خۆ حقا خۆش بە ئەگەر خۆش حقا خۆش بە داخوازیەوە چییە ینی وەکی هاوڵاتیەک وەکی خەڵکی دەڤەرە شنگال دەخوازن بەگەڕن دەخوازن ئەمن و ئاسایش لە دەڤەرەوە چێ ببە چی دەخوازن مدفي يعني شيء ببي مدفي ام بزفر ما الفيدري نا كهرباء نا غازا يعني منوسا مو عيالات الفان كامبادا يعني هلاكت بي يعني ما دي انه بايك هات افلايلون السراكر او بارها مو ديك في بامدا خودم چانو اف چادر مطبخ و نوستن و خوانو و خوان ما خەڵکیکی دەرەی تۆ گرزارك گزەرت باشە ژیانی وە چەوە یعنی ئەوە دەبینین ماڵی هەیە بەس بە ئام کەم و ژیان چاوای لە کەم خودی ژیان ناخۆشە ڕیا تەنگە ماتە تو چاوی خود بینی تو چ کار دەکەیت والله بەتالم دەست بەتاڵی ئەرێ خود یعنی ئەو معاش نوکە لە کەم دێتە هەر ئەو ژیانیتە لەسەر ئەو معاشە ئەو ئەف ڕیسالات 20هزاری ژیانە مەسەر ویە معیشەتا مەسەر وی هەر 20هزاریە ئاوارەکانی دانیشتووی کەمپەکان سەرڕای ئەوەی کە کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە کێشە و گرفتیان لە نەبوونی کار لە نەبوونی خزمەتگوزاری لە نەبوونی ڕێگاوبان خراپی چادرەکان لەگەڵ ئەوەشدا لە کاتی 2014 و 2015 و ڕوودانی کۆمەڵ کوژیەکەی ئێزیدیان کە داعش بەرامبەریان ئەنجامیدا لەگەڵ ئەوەشدا بەرپرسانی کەمپەکان دەڵێن لە ماوەی 2 ساڵدا خێزانەکانی ئێزیدیان توانیویانە 15,000 منداڵی تازە منداڵی لەدایک بوو بێنە سەر دنیایەوە ئەمەش ئاماژەیەکی باشە سەرڕای گرفتەکان بەڵام ژیان لە نێو کوردانی ئێزیدی و لە نێو کەمپەکان بەردەوامە. ژیانی تە چەوەیە؟ والله ژیانەمە ناباشە الڤان بەس بارانێ وەختی دەمێ بارانێ خراپە یان هەمی دەمێ خراپە؟ خۆدە هەماکە بوو هاوینە خراپەکە بوو بارانە خراپ گەرمە هاوینە و کە هەرەبە پیسە و ها زستانێ گاز نینا پیسە یعنی گرفتیەوە هەرێ مەزن گازە یان نەبوونە چادر چ گرفتی؟ چادرێنمە هەینە بەس دڕیانە و نەت باشن و تو وەکی دایکی زارۆکان چ دەخوازی زارۆکەی تە ڕەوشی چەوەیە؟ خۆدە ڕەوشان ناباتە جاگەر هەموو بنە باران بارانە و سۆپەنینە گاز نینە ئێ قەسرادا بالبا خیڤە و دارەدە نەوەکەیەکە نەغەماویە ئەم بمرن ئەم بمێنە نەغەماوانە ئەو قەسرادەنا و ئەمر بالبا خیفکەدا نەتحالە مەبەستی تە کیش کەسە ئەو قەسرادانە ئێ خودی عالم هەمی القەسرادە بەس ئەم نازحیت بەلەنگازیت ئێزیدیانەتی بەس ئەم ئێزیدینەتی کەکی خیمەدەیە چەند هەموو چێتەری جێ خۆشم ببا خیفکادا بنوان دارادا باشە حکوومەتی عراق گوتیمە هەر خێزانێک ملیۆنێک دەدەینەوە و توستانی تێدا خودێ مەتمەیلۆنی دینارە منە چمە زێر خوش خۆدێکم خودێ مەتمەلۆ دینارە نەینا وەرەقێت گازێ دانامە هەر سال ئەم تێ ماڵا خۆدە لێ دەرێ ئەغلیم کوردستان هات تێ دەرێمەدە بەرمیلە مەی گازێ دادگرت و چۆ ئەو وەرەقی گازێ دانەما نە گازێ پێدنەما نە گازێک مەدیە وەرەقێت خۆ 20هزاری متفرۆشن گاز نینە چ داگرن
انا كم بالباقي وضح بحضروها ما چاوا دەژن بێ گاز نوکە خدا سۆبەرنینە خدا بزحمة هندا قاس هنا قالك چەند زارۆکی تە خدا مالي خدا هشت قيچن شش قيچن وزو داكان من دون هشتا ئەو بۆ چەند کەسە چەند کەس نان دەخوات خودی ابزاری ما ماشاءالله قد ما کنم هم همی. میخور آی والا چه احتیاجی وی هەنا احتیاجی وە چنە ینی ئەو باران بپارێزین لە هون چادر خودی حال ملبانده خیفاده پیسا مدی خودی بکا خیر ام المال باشە خوب من ئارد نبینم برنج نبینم خودی همی بکریانه خودی چند خودی ساوار نینه بس همی بکریانه خودی همی بکریانه هذه موقع دریاچه که حتی ما تعيشينه نرات یعنی ئەوەندە برنجێتە هەیە هاي خودي هاو بەس ئەوەندە برنجێتێ پشتیوی ئەو فاسولیە هەنا شتێکی دنینە تانوکە حکوومەت هیچ چاریکاریوە نەکردە لا والله ها كان چ دەخوازی تو چی دەخوازی خودي ما في موادني دایکی بان زارۆکان چ بالنوان دەخوازی؟ ما في تشتغل بالنوان تعزينه بيجلكن مواد خواري چما ناگەڕێنە دەبەرێ خودي ناقر هم ترسي وهي لحج ها الشام. وهات بني ما وقروش كده يا شركة بسطة 10,000 ديناري دنيتي بسطة جلكات كرن وشنا ما تراسي باشە حەمامی زارۆک هەنە حەمامی تایبەت هەنا ها وجوا كافر مشوارة بيدري. شكل حمام وصايا. ايوه ها وهاي بس افحالي حالێکی خراپ هاي خودي متشاوك مو هات عايشين بعد متشاوك حالا من هاو هات سعديني هكا ديسا نك كردستان برباري مرة ابو ديسا يك نبو والله كردستان مر تصير ناكي ادبج متى كردستان جمرتي قول هاي قول هي القرن افا 4 سالا من الفرده كردستان جمرت تصير نكره ئەی حکوومەتی عراق خذي حكومة العراق ما تشتاق نادي تا نەکردە ما تشتاق نادي ما تشديا حەیدەر عەبادی خزمەتی وە نەکردە تزاني نهات تدبيج بەس نهات حەیدەر عەبادی گوتی من ملیۆنێک دەدەین اب خذ يك ما مليون دجا برتشفان هم كابقى كاكيج مليون دينار قلت يا باشە چما هون ناگەڕێنە دەبەرێ خۆ خودی داوری ما نویرن وگر هم لغة ما عندنا كيش ما يفكر امان جنينا إيه والله ما ادري مساعدة ما بكن ما هي في ايش سروا برزاني هيا اسروا كمية ما ادري مرة كربانة بلوكشي كربان بس والله شكي مجال هاي التنقة مجال خيفان هاي التنقة نهار رزق بوبا حمام متوالد والرزق بوبا تنا يعني فرهد بو خوش بو ايد شي بوبا تي فيديو هانا كي كهر ذلك انا بلوك یعنی چارە سەریان ئەوەتە بەگەڕنە دەبەرێ خۆ پێشمەرگە بەگەڕی و یانیش ئەوەتە دیوار بۆ خۆ خذ ما ادري سانیە بله والا خوزی پیش مرگا وگر هن امجی و امان چه بو امجي وگر هوان مالت خو ناخوازی بەگەڕیە دەبەرێ خۆ إيباب خدي ما هكا أمان هبي خوازم تحويلك بدل مو أمان هبي حماية کێشە دولي نەبوونە هبي ئەمانە خدي أمانينا ڕۆژێوە چاوەیە خدي رسم ناباشن چما باش نییە خدي شادرين ما نتخنشن ما أدري هندقنا بلوكش نرى باش چما بە ناگەڕنە دەبەرێ خۆ خدي جهل ما شيء ناكلينا جهل ما كيرنا همي خراكلينا ناوی تۆ چییە؟ حالا ئالان تۆ قوتابخانە دەچی؟ آه سەفێ چەندی؟ ششی سەفێ شەشێ؟ آه ژیان وێ کەم پێچەوە خودی دەبێت ناخوش ناخۆشە؟ داخوازیتە چییە ئالان؟ خودی هەگەم ئەم جیاگی خۆشش مەرە چێکردبانە کەمپە بارانە ناقمە هەروێ ئاوێکە بە بردە باشە ماڵیوە بەرێکی کی دەرێ بوو؟ تلعزیر تلعزێ نوکە دەستێ چێدایە تلعزێ؟ تلعزیر دەستی حەج دە شاویدا چما ناگەڕنە ینی تلعزێ هەمووت خراببووینە ئاری وەلا ترسێوێ هەیە تو دخوازی وێ دەرێ ببینێ؟ ئاری وەلا خان وێ دەرێ لێرە باشترە ژیان؟ وێ دەرێ هەر مچوو ئێمە لەناو خەڵک گەڕای ئاوەرەکان بینیمان بەشی زۆریان گلەییان لە چادرەکان هەوو ئێستا بارانێکی بەخۆر دەبارێ بۆ چادرەکان ناگۆڕێت بله ام چادرت کمپاشار یا اشلای آفات ترکی واتنا درست کردن چندی جارا برده کاربان مروت محافظه دو که داخل یو این و کنسولگریا ترکی و آفات ترکی کریه که چادر بین گهرین چکو سایزه که خاصه بس مخابنی و هاری کاری نکریه تا نه هم بس دخوشی و برده کار مروت گل یو این سیار گل دیسه منظمه که دیل اکتت جبره و چادر بگهرن پروسس یا بردام چت بیتن دیمای که هیوا چادر خور بینه گهرین بەشێک لەوان دەڵێن باشتر وایە لە باتی ئەو چادرانە بە بلۆک دیوار دروست بکرێ ینی بۆ ڕێگری ینی ڕێگری دەکرێت لە دروستکردنیان ئەو کەمپانە موقتن بۆ کاتینە
بله هربك جنوب تاگو تف کمپا معقدا و هم حس کن خالد که بتنه سر جو وارد خو یا گرنگ اویا کام وان ساکن نکن ولی چون کاف عردنو که ام سر کم سر خالد کم اف عرد عرد کمپا خالد شاریاب خوب خویه کەوایە ڕێگریەکە لەبەر ئەوەیە کە ئەوان چاوەڕێ دەکرێن لە ئایندە بگەڕێنەوە بله باشە ئەوان باسنەوە دەکەن بڕێکی کەم پارە وەردەگرن بژێوی ژیانی ئەوان چۆنە بله اوه هاریکاریه کشلای رکرا WFP و یا نیو دولتی یا خوراکی او پارا 20000 به هر تاجر کسی که تایید ده لی خلقی که زور جهه معاش های حکومت عراق معاش های الحکومت هرمه فرمان برند قال منظمات شول کن و عندك جراج خلقي هجار الشتاء خلقي هجاري شهيل باشا لا دوك شهيل خدان كنا به هجمار زورا پنابر آوارات کردستان تایباتی پارزگاه دوکه چه دولت نشینه بده یعنی حکومت یارم خرجیکی زور صرف دکه بو آوارانه بگم که بس او خرجیات باره تندرستی دا صرف کردن حکومت ما کردستانی آجید با قجیا کم پادا کم برآورد بکن دولت آلمانی پاره ندادن بو آواره خوب باشا کاربا او کتابخانه نخوشخانه امنیت همین لەسەر حکومەتی هەمی سەر حکومەتی کوردستانەیان هەندێک لە خێمەکان دەبینین بچووکن هەندێک گەورەترن هەندێک دەڵێن ئێمە خاوەنی 15 سەر خێزان بەس خێمەمان بچووکە ئەو گرفتانە سایز کەم پاشار یا هەر خیفەتێک 4 فی 4 16 مترە یا سابتە ئەوە هەمی خیفەت وەکێکن ینی هیچ فەرقی بەس ئەگە خەڵکی بخۆ مەزن کردبن تەجاوز وەکو تەجاوز هەستە چەند کەس لێرە دەژێ لێرە 17000 کەس لێرە دەشین لێرە 17000 بله 3113 سەر و خێزانن هەمووی خەڵکی دەبەری شنگال هەمی خەڵکی دەبەرا شنگالن لە هەندێکی شوانە خەڵکی بەعشیقا و بەحزانن اجتماعی نەلبرە بەس شمارەکە گەلەکە کێمە بۆ ئاوارەیەن کوردین ئێزدی نوکە لە هەرێمی کوردستانن ڕەوشی وان هون ئاگادارن گەلک جاروان دەبێژن ڕەوشی مە گەلک باش نییە پێداویستی گەلک خراپە نه گەلک باش گەلک خراپە یعنی بڕاستی بڕۆ ڕێکا قەناتێ 24 داخوازیێت کنەوە بەبەری ماوەکێ وەکی مکرە هاوار و گازی مگۆ استیغاثەیەکێ و دوینێ مەگۆتە سەفیرێ فڕەنسیژی مگۆ ئاوارێت هەرێما کوردستانی سوپاس بۆ حکوومەت هەرێما کوردستان سوپاس بۆ خەڵکی کوردستانی تەقسیر نەکرد بەس ئیمکانیاتێتی دەولەتەکەش بان ڕەبێن 360,000 ئاوارە بەس خەڵکی شنگاری هێنا ینی هەموو تشێ ڕەت بێن لۆجستیاتێت زستانێت بێن ئێت هاوینێت بێن ئێت مەدرسات بێن ئێت تەندروستی خێمەیەوان هەموو خێمە بە 4 ساڵە ئەو مەسئولیات ئەوە میزانیات دەولەتە عراقی مخابن هاتە هەوەیەت میزانیات دەولەتە عراقیە هەکەش 25 ملیارە مخۆن بەرێز جیگرێ سەرۆکێ لجنە ئابووری عراقی بالبەرلەمانی عراقیدا گوێ خۆدای 1 دینار بۆ شنگار نهاتێت تەرخان کرد 100 میلیارد 125 میلیارد دۆلار 25 میلیارد میزانی تەشغیلی و دینارێک بۆ دەبەرە شنگال و ئاوارێن شنگال ینی مخابن سوپاس بۆ هجرە مهاجریمە دوینێ دی گوتنەوە ئەو دایک و خوشکێت مەش دەستێ داعش دەرکەتی کە هەنا کاریکاریە بۆ ڕە بکەن زیاتری وێنێ یا شنگاری مەدە داواکردن و هاریکاری بەردەوام بێ ڕێکا حکوومەتە هەرێما کوردستانی کەلێ دەرێ و لژنە هاتیینە چێکردن قونسولخانە و دەوڵەت مساعداوان فەقیر و هەژارا بکەم سەر و شوون زارۆک چوون کیچ چوون دایک چوون ماڵ چوو حال چوو تەجاوز بەس خەڵکێمە شنگالێ سوپاس بۆوان خۆدان ئەخلاق و کەرامەتن ینی تەحملەکێ هاتیەکردن ڤی زڵفێ خراپی گەلێکی خراپ داوتکن ینی بەهۆر بکە ینی هەندەکاشی ئەمکانیات نینە ئیرۆ چەند دوو لێتر 5 لێتر گازی خۆ بۆ خۆگەرم بکەن زارۆکێت خۆ بێژارە ئەوە بەردەوام چند سەردانێک داخوازان مووسکە مەگۆتێک گازێ بدنێتێم ئەرزاقی وانە لە قایم قامێتەکەی ئێوە خەڵکێک دەبینین مامەڵەی خۆی ڕایی دەکات دەکرێت پێمان بڵێن ئەو خەڵکانە چ جۆرە مامەڵەیەک دەکەن تاوەکو ئێستا ئێوە هەر لە کارکردن بەردەوام بارەگەی قایمە شنگالێک کە متابعەتە شوونی ئاوارەتی شنگالێکە 360,000 ئیرۆ هەرێما کوردستانی هەتاڤێگاوێ ئاوارەینە سەرچەمێوانجی 85 سەدێش دانیشتێ شنگارێنە 52,100 کەس لە شنگالێ نوها دانیشتینە بە گەریانە شنگالێ ئەو هەرهۆسانێژی 115,000
چوینەش دەرڤی وڵات ڕۆژانە خەڵکی شنگالێ سەردانا بارەگەهێ vê derê kir nehiya faydê بۆ نفوسێ دوان بۆ سیارێ دوان بۆ قوتابیێ دوان بۆ کاروبارێ وانە لەگەل مووسلێ لەگەل پارێزگەها ئادهۆکێ ئەگەر هەمی کاروبارەکان وە بەڕێوە دەبن ئەو ئیدارەی نوکە دەبێژن ژلای پەکەکە ژلای حەشدی شابی ئەو چن ئەو ئیدارەکە سەختە تۆزوبایە ینی هاتە دامەزراندن سەر ئەساسەکی باڵتڵ ینی مابوونی على الباطلی باڵتڵەجی کاری وانژی بۆ دزیەیە و گێندەلیە و تاریبێ و ئەوەشی حەشدی شعبی ئەو مەبەستێ وێ بێ دا ژیان بە نەگەریە شنگالێ و هەمە وسانی هەماهەنگی هاریکاری پەکەکێرە گەلوانژی من دەمەوێت بێمە سەر ئەو فەرمانە و نووسراوە لە بەردەستی منە داوا لە پارێزگار دەکات ئەنجومەنی پارێزگای نینەوە داوا لە پارێزگار دەکات هەموو ئەوانەی کە خۆیان بە ئیدارەی ناوچەکە ناساندووە بەدەر لە قایمقامیەتی شەڕعی کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە دەبێ ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ئەمە بۆ نەکراوە بە بۆچوونی تۆ تاوەکو ئێستا ڕاستی مؤامەڕێکە بەردەوامە لەسەر شنگالێژ ڕۆژە سێ هەشت هەتا ڤێگا بدە ئەف تەوانە و ئەف ڕەفتارە سەر شنگالێ و خەڵکی شنگالێ بەردەوان الگۆری قانونێ و گۆری دستور و گۆری قەراراتی دەولەتە فدرالە عراقی هەر بریارەکە دەرکەوت ئمما هەکە هاتنە نەهاتە تەنفیزکردن عقوبەت لەسەر هەیە بۆچی حەشدی شعبی و تەنانەت پەکەکەش ئێوەی قبول نییە ئەمە ئاگادارین ئێوە بەپێی بڕیاری ئەنجومەنی پارێزگا بڕیار بوو بگەڕێنەوە سەر شوێنی خۆتان بەڵام پەکەکە و حەشدی شعبی ڕێگریان کرد وەکو باسی لێوە نە ئەز بریاری خملەتی شنگال ئەم بوومە قایمەقایمەکی خۆ بەخش وەکو ئەزبەری بەرلەمانتارە بووم بۆ خدمەتە خەڵکی خۆ کرد استیهدافەکە سیاسیە بامتیاز. بابزانین بۆ تاوکو ئێستا خەڵکی شنگال ناتوانن بگەڕێنەوە سەر زێدی و باب و باپیرانیە سبب چینە هەتانهۆ خەڵکی شنگال نەزبریە ئەوژی گەلک ئەگەر هەینە ئەگەری سەرەکی جوان هەتانهۆ ئەمنیەت المنطقی پەیدا نەبووە لێ خەڵکی شنگال یا بسەری شنگال هاتی نابسەناهی بوو نابسەهەلی بوو منطقەکە جغرافیەن ئەمبیژین منطقەکە حدودیە بازنێکی حدودی دۆرە شنگالە هەتانهۆ مەترسی هەیە كتبري خدايج ربيعة حتى بأم الديبان حتى بعاج حتى بحضر حتى بتلحفر حتى تربيعة ديسا بازنكي خطريم كارن بيجين حتى انه سيرفي منطقي هيا اذا مترسي هيجي لي خلق كده هيا زفر عندنا منطقه شنغال ابي باشا مترسي وان لسر كيشكس يعني مترسي داعش هيجي المنطقه هيا هر ما بلا واقعي يعني منطقه جزيرة اش حضر حتى بعاج وان بقرا داعش في منطقة هي حتى انه شر داعش سوريا هي يعني مطرسيك هي حتى انه او نفر داعش سوريا يجي بنا عراقي وخاصة الفيدافريرا بين حتى موسجي اما مطرسي هي باش يعني صدام نقرينا وان كان داعش يعني صدام جبني داعش جي اقل ديجي هينا مثلا حتى انه طيارة تركيا وحكومتها تركيا بيجي هاجي هي باكاكيلي هي ام دي قصفين افدو جاره سجاره منطقه شنغال هاتي قصفاندن اش قبلي طياره جيش تركي اب اجرا وجودها باكاكيل منطقي داعش وجودها باكاكا وجودها او هيزن تشكدار في منطقي تنسيقا لبناء واني مثلا بنمونه دمروف هذا كشتن المنطقه دوميز روجافاي شنغال حشد تقول نتابعي قاطعي مابو جيش تقول نتابعي قاطعي مابو ابو وجود هذه تقدر ذي منطقي وتنسيقك اني بينا وان ني ابجي امنيا هطانهم منطقه نهاتيا باراستن اجبان مشاكل المنطقي طبعا هكا امنيات نبي خدمه جوجاري جيني خدمات جينين يعني كحكومه رخاديفا وجود حكومتها الشرعي المنطقي او اجري هري سركيا بونمونه يعني حكومة هاتيا تشكرن تشكيل بو ايوه بشرعي نازانا اكيد ام رد جيتكن وكو انجمن باريزغا موسل الديف ياسا 21/2008 الديف تصريحات ما اندامت برلمان جيغري ددوي سروكي برلمان جي الدم الانجمن باريزغا موسل بون ام انجمن باريزغا القلوان ما تصريحك دا انه ام ردتكن ام انجمن نو هاتيا تشكيل كرن اني شرعي ام
تعاملی الگروی حکومت شرعی کن چه قائم مقام و چه انجمن قضا شنگال و چه هر سه مدیر ناحیه شمالی و قیروان و قحطانیه باشە بابینە سەر پرسێکی دیکە لە هەندێک شوێن دوو سخورمات و ئەو ناوچانە تعریب دەستی پێکردووە ئایا لە دەوەری شنگال تعریب هەیە؟ تعریب بەڵێ تعریب اش هەفتی و پێنجێ دڵ دەوەری شنگال دەست پێگیری و هاتان و هەژی بەردەوامە ئەکیید یعنی ئەب بازنێ گوتێتە ئەف هاوردۆری شنگال هەموو گوندێت عربینە بازنێکی گوندێت عربان نێوە گوندێت و مجمعیت کوردن ئێزیدی و حدود هاتیە چێکردن هەتان و هەژین ئێوە بەنیازن چین وەکو تەماشاکار سەیری ڕووداوەکان دەکەن؟ ئەم وەکو ئەنجومەنی پارێزگەها مووسل وەک حکوومەتە محلیە مووسل ئەش ڕۆژە بەریدەم ئەرکێ خۆڕات بن محافظ وی سەردانەوەن منطقیت کە ملگەل ئیدارە ئاشەرەیە شنگال مەسەردان کرد نەهێلام دەرباسی شنگال ببێن ئەم برێکێت یاسایی ئەمە تعاملی گەلوی ملەفیتکن میشارە پیداژی وەختێ ئەف چار کۆمبۆن مەلبەغدایەکردن خەلکی ئێوێ دەبەرێ داخوازێژمەت کە ئەو ئەنجومەنێ نەی شەرعی هاتە دەمل مووسل ئەگەری وەچینە مەدوێ حکوومەتە شنگال چێ ببێ بەس نەیابەری ئێپرامە یاسایەک هەیە مەقانونە پێڕەو ناکرێت ئاسکەرتاریەتە لەو دەبەرەی چونکە ڕێگان لە ئێوەش گر کە داخلی دەبەری شنگال باشە سەبارەت بە ئاوەدانکردنەوە بۆچی تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک ناهاوێژرێ شنگال ئاوەدان بکرێتەوە ئاوادانکردنا شنگالژی ئەوژی کە متعلقە بوەضعی ئەمنی بە بوەضعی ئیدارە شنگال حق ئەمنیەت نەبێ نەمقاول و نەشریکە و نەمونەظەمات ناچنەبێ مەڕە لەم بەدوادا چوونە بۆمان دەرکەوت کە سەرەڕای نەبوونی خزمەتگوزاریەکان وەک پێداویستیەکانی ژیان نەبوونی چادری باش نەبوونی ڕێگاوبانێکی باش نەبوونی خواردن و بوونی بێکاری لەگەڵ ئەوەشدا زۆربەی ئاوارەکانی دەڤەری شنگال ڕازین لە کەمپەکانی هەرێمی کوردستان ببینێنەوە هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە خۆیان دەڵێن لە دەڤەری شنگال ئاسایش و ئارامی و هەست بە ئەمان ناکەن ئەمەش تاکە هۆکارێکە کە ئەوان ڕوبەڕووی ناخۆشیەکان ببنەوە و بڕیار بدەن تا پێشمەرگە نەگەڕێتەوە ئەوانیش بۆ دەڤەرەکەیان نەگەڕێنەوە تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستپێرن.